لە قەزای چەمچەماڵ بۆ یەکەم جار بنکەی شوێنەوار کرایەوە، بەڵام لەسەر دەستی خەڵک نەک حکوومەت. کاری بنکەکە دۆزینەوە و پاراستنی شوێنەوارە دێرینەکانی سنووری قەزای چەمچەماڵە. ئامانجی بنکەکە کۆکردنەوەی شوێنەوار و ئاسەواری مێژوویە لە لیستێکدا و زیادکردنی لە ڕێبەری گەشتیاری تا زۆرترین هاوڵاتی و گەشتیاری ناوخۆیی بیانی بە مێژووی دێرینی شارەکە و کوردستان ئاشنا ببن. ئەمڕۆ زۆر خۆمان خۆشحاڵ دەزانین بەهۆی کردنەوەی بنکەی شوێنەواری چەمچەماڵ کە دەمێک بوو هەوڵی بۆدرا لەلایەن دڵسۆزانی شوێنەوار و کەمپۆرانی شوێنەوار ناوچەی چەمچەماڵ و دەبەری چەمچەماڵ زۆر دەوڵەمەندا بە پێگە شوێنەواری هەرە دێرینەکان کە شوێن و پێگەیان لە ناوەندە زانستیەکانی دنیا هەیە، هەروەکو چەرمۆ و بەردەبەرکە و چەندین شوێنیکە. بەهۆی بوونی ئەو زەرورەتە بۆ پاراستنی پێگە شوێنەواریەکان و دوای بوونی سەرجەم مەرجە یاساییەکان و لەسەر داواکاری و نووسراوی بەڕێز قایمقام ئێمە بڕیارماندا بەکردنەوەی ئەو بنکەیە. بەهۆی نەبوونی شوێنی پێویست بۆ بنکەکە لە ڕابردوو نەتوانراوە بنکەی شوێنەواری چەمچەماڵ دەست بەکار بێت، بەڵام لەلایەن بنەماڵەیەکی دێرینی شارەکەەوە شوێنیان پێدراوە و بنکەکە لە ماڵی کللتوری کەریم ئاغای هەمەوەند دەست بەکارەکانی دەکات. ئێمە لە دوای کۆچی باوکم ئێرەمان کرد بە دوێخانەکەی کەریم ئاغای هەمەوەندمان کرد بە مۆزەخانە و کتێبخانە. بەڕێز قایمقامی چەمچەماڵ داوای لێ کردین وتی کۆمەڵێک فەرمانبەری شوێنەوارمان هەن، شوێنمان نییە، بەڵکو مۆزەخانەی کەریم ئاغای هەمەوەندمان بدەنێ ئێمە بتوانین کاری و چالاکیەکانیان تیا ئەنجام بین. ئێمەش بە خۆشحاڵیەوە قوبوڵمان کرد، هەموو گەلوپەل و پێداویستیەکانی فەرمانگەکەمان لە ئەستۆ گرد و پێشکەشیانمان کرد. چالاکێکی مەدەنیش باز لەوە دەکات بە بوونی ژمارەیەکی زۆری شوێنەوار لە قەزاکە دەبوو زووتر ئەم هەنگاوە بنرایە. دەژڵێت کاری داهاتوی بنکەکە دەبێت بۆ کارێک بێت بۆ زیادکردنی گەشتیار و ناساندنی مێژووی شارەکە. ئەمڕۆ بەشدار بووین لە کردنەوەی فەرمانگەی شوێنەواری چەمچەماڵ. ئەم فەرمانگەیە لە ڕابردووە بە حەقیقەت زووتر بکرێتەوە، چونکە ئێمە زۆربەی فەرمانگە و بەڕێوەبەراتیە جۆر بە جۆرەکان لە شارەکە و لە ئەسنوورەکە هەیە. ئەمە هەستەکەی جۆرە تاخیربوونی پێوە دیارە، بەڵام لە بەرامبەرە بنەماڵی بەڕێز کەریم ئاغای هەمەوەند کە ئیشەکەن لە بنەماڵە جوانەکانی ئەم شارە ئەو فراغیان پڕ کردوێتەوە. ئومێد دەکەین کە ئێرە چۆن لە گرنگی زیاتری پێ بدرێت. ئەم سنوورەی ئێمە مێژوویەکی دێرینی هەیە و دەیان و سەدان شوێنەوار لە سنوورەکەمانە هەیە. ئومێد دەکەین ئەم بەڕێوەبەرایەتیە ئەم فەرمانگەیە کە لەم سنووری ئێمەیە کراوەتەوە ئینشاڵڵا بێتە مای خێر و بەرەکەت بۆ سنوورەکەمان و ئەو شوێنەوارانش کە لە سنوورەکەمانە هەمانە کنە و پشکنینی ئتیا بکرێت، چونکەمانە سامانێکی مرۆین پەیوەندین بە هەموو ژیانی خەڵکەوە. وڵاتی پێشکەوتوو لە ئێستاە دەوڵەتی پێشکەوتوو ئەوەیە کە تۆ تا چەند ڕێز لە شارستانیەت و مێژووی خۆت ئەگری. شوێنێکمان هەیە وەکو خەڵای چەمچەماڵ ئەمەگەر لە هەر شوێنێکا بێ بەڕاستی ئەتوانێت بکرێت بە سەرچاوێکی داهات بۆ خەڵکی سنوورەکەی پاراستنی مێژووی خۆتە، ڕاکێشانی سەرچاوی گەشتیاریە بوژانەوەی شارەکەتە. لە سنووری قەزای چەمچەماڵدا نزیکەی 500 شوێنەواری دێرین هەن. دیارترینیان گوندی چەرمووە کە بە یەکێک لە کۆنترین گوندە کشت و کاڵەکانی جیهاندا دەنرێت. هەرێمی کوردستان دێرینترین ناوچەی جیهانە کە شارستانیەت تێیدا سەری هەڵداوە، بەڵام حکوومەتی هەرێم نەیتوانیوە ئەو مێژووە گرنگە بکاتە خاڵێکی وەچەرخانی ئابووری و سیاسی. ڕێبن محەممەد، کەناڵی پەیام، چەمچەماڵ.